بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵ ئێوەی خۆشەویستداین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ مامۆستا مەلا محەممەدی شەڵماشی، یەکێک لە زانە بەناوبانگەکانی کوردستان و هەروەها یەکێک لە وەرگێڕە بە تواناکانی کوردستان و چەندین پەرتوشی لە بواری سیاسی و ئاینی نووسیوە. ڕەنگە زۆرێک لە ئێمە لە ڕێگەی کتێبی بێنەوایانەوە بە مامۆستا ئاشنابوو بین. ئێمە لەم بەرنامێژە درێژە بە گفتوگۆکەمانە دەین و چەند لاپەڕێژی دیکە لە ژیانی مامۆستا هەڵە دێنەوە. مامۆستا گیان بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. بۆ زانست زۆر گەڕاوی لە کوردستانە. لە شوێنەکە ئەو جارە باست کرد وتە فەقێ و قەرەجەکان وەکو یەکوان قەرەج و هەورامی هەورامیشی تێخستووە. بەڵێ فەقێ و قەرەج و هەورامی لە ئێران و لە عێراق و لە تورکیە پۆلیس لێ نەدەپرسی. بەڵێ یعنی بۆ هەر شوێنێک شوێن بچووە کەس لێ نەدەپرسی. بەڵێ مامۆستا تۆ بۆ خۆت نەچوویتە تورکیە بۆ خوێندن؟ ناوەڵا نەچوومە تورکیە، لە ئێران و عێراقم خوێندووە. مامۆستا جەنابەت کە هاتی تا بڵێن باشووری کوردستان، ئەو وەختە زۆربەی سەرکردایەتی حیزبی دیموکرات لێرە بوون، هاوکاریان نەکردی؟ هاوکاریان نەکردم، تەنیا مام جەلال هاوکاری کردم. بەڵێ تقریبان دەهاتن بۆ لام، بە زەوانیش فەقیر بوون. بەڵێ چاو لە دەستی جەماعەتی مام جەلالوانە بوون. بەڵێ بەڵێ ئەی مامۆستا جەناب باسی ئەوت کرد یەکەم مزگەوت لە مزگەوتی عومەری کوڕی خەتاب، بەڵام دوای ئەچیتە مزگەوتی مەولانە. ئەو ماوەیە کە لەوێ بووی مامۆستا، یعنی هەم لە بواری زانستی هەم لە بواری بڵێن خوتبەدان و ئەوانە خەڵک چۆن پێشوازیان لە جەناب خەڵک زۆری احترام لێ دەگرتم. قازی شەمحەمەدی خاڵ منی نەقڵ کرد بۆ خانەقای مەولانە. ئەمن ئیمام و خەتیبی مزگەوتی عومەری بنی خەتاب بووم. ڕۆژێکی جومعە تەماشام کرد قازی شەمحەمەدی خاڵ لە سەفی جەماعەتی عومەری بنی خەتابدایە. ئەمیش پێم عەجایب بوو کە قازی هاتووەتەوێ. خوتبە خوێندەوە و نوێژمان کرد و چووم دەستم ماچ کرد، دەستی گرتم بردمی بۆ حوجرەکەی خۆی. تیمە لا محەممەد شانس و بەخت هەموو جارێ سواری ئەسب دەبێ و دێ لەبەر دەرگادا دەبەزی دەڵە وەرە سوار بە پرۆفیسۆرێک وا دەڵێ. ئەگەر سوار بووی ئەوە شانس و بەخت گرتوویەتی، ئەگە سوار نەبووی جارێکی کە نایەتەوە. تیەمیش خانەقای مەولانە سەرەوەم کردووەتە دوو قات. قازی شەمحەمەدی خاڵ بەسەر خانەقا ڕادەگەی. تۆ نەقڵ دەکەم بۆ خانەقا مەلا کاکە حەمەی چوارتا بچیتە مزگەوتێکی کە ئەو لەوێ خەتیب بوو. مامۆسای چوڕستانیش ئیمام بوو. تی بەڵام نابێ ئەو خافی سلێمانی بزانی. تی کابراەک لە بەغدایە مدیر تاپۆی عامی عێراقە پێی دەڵێن فایق وشیار. تەلەفۆنی بۆ دەکەم، تەلەفۆنێک بۆ وەزیری ئەو خافی بەغدا بکە نەقڵت کا بۆ خانەقا. دوا سێ ڕۆژ ئەمرەکەم هات. ئەو قافەر پێ سیر بوو کە ئەمرم هەچوو بە خانەقا. ئەو وەختە خانەقا زۆر بە بەرەکەت بوو. مەلا مامۆستای چوڕستانی و مەلا عینایەت و مەلا ساڵحە کوردە و مەلا ئەحمەدی قازی و ئەوە هەموو مامۆستای گەڵاڵە هات بوو بۆیە گەڵاڵە چۆرکرا بوو. ئەوە هەموو لە دوامنەوە جەماعەتیان دەکرد. ئەمن پێم عەیب بوو ئیمامەتیان بۆ بکەم، تەکلیفم لێ دەکردن کەس پێش نەدەکەوت. ڕۆژێکیان حوجرەکەم پڕ دەبوو لە مەلا، نیو سەعاتێکی ما بوو بۆ جومعە. قازی شەمحەمەدی خاڵ ئێستا نەهات بوو، هەر داهاتە لای من جومعەی دەکرد. تەلەفۆنی کردی مەلا محەممەدی یاخوا خێر بێ، وتم چییە قوربان؟ تی محافیزی سلێمانی تەلەفۆنی کردووە کە محافیز و مدیری ئەمن و مدیری شوڕتە و ڕئیسی منەزەمە و هەموویان دێن لە خانەقا جومعە دەکەن. ئەمیش خوتبەیەکم دانا و مناسبی حاڵی وان نەبوو. خێرا خوتبەکەم گۆڕی، عنوانی خوتبەکەم کردە حەدیثێک کە دەفەرموێ سینفانی ئیذا صلحا صلح الناس كلهم وإذا فسدا فسد الناس كلهم العلماء والأمراء. عنوانی خوتبەکەم کردە ئەو حەدیثە و بە کوردی مامۆستا ئەبێ بەچی؟ دوو سینف دوو تایفە لە ناو میلەتی مندا هەن. ئەگەر ئەو دوو تایفە چاک بن میلەتەکە هەموو چاک دەبێت. ئەگەر ئەو دوو تایفە خراپ بوون میلەتەکە چاو لەوان دەکا و خراپ دەبێت. کاربەدەست و زانە ئەو دوانە زۆر مناسب بوو. دەورەی خانەقا گیرا بە عەسکەر و هاتن
حەمەزلەیم بە جێور هاوکتیەوە گەیشتە حەوشەکتم وەڵڵاهی تا محافیز لە دەرگای حوجرەکەم نەدا هەڵناسم لە جێ خۆم حوجرەکەشم پڕ بوو لە مەلا زۆری پێنەچوو محافیز هات لە دەرگای حوجرەکەیدا ئەنجا بە مەلاکانم گوت ئێوە زەحمەت نەبێ بچنە دەرەوە بە ئاوان بێن دانیشتن زۆر بوون نیو سەعاتێک دانیشتن و محافیز کوتی پێمان خۆشە بچینە جامیعی خوارەوە جامیعی گەورە مە جێورەکەم بان کرد کوتم پێشیان کەوە بچۆ سەفی پێشەوایان بۆ چۆڵ بکە خۆم لەگەڵیان نەچوو لە دوایە چۆن خوتبەم خوێندەوە نەچوم خواحافیزیشیان لێ بکەم ڕۆیشت بۆ سفەینێ سەعات نۆ قازی تەلەفۆنی کردەوە کوتی مەلا محەممەدتم بەڵە قوربان یاخوا خێر بێ محافیز داوای تۆی کردووە ئەمی چوون بۆ سەرا چۆن بۆ لای معاوینەکەی و چوو پێی گوت و گوتبووی با بێتە ژوورەوە کە چوومە ژوورەوە ئیستیقبالی کردم کە زانیم خەتەر نییە ئەگەر خەتەریاتی تێدا بە ئیستیقبالی نەدەکردم چون دانیشتم چایەکیان بۆ هێنا و خواردمەوە و تیمام ئۆستا دوێنێ هەموومانت مەمنوع کرد بەڕاستی خوتبەکەت پڕمەعنا بوو بەڵام پێیان کوتم دووشتم بە قسە بکەیت کوتم چی تی پێیان کوتم هەرچی داوا بکە بۆی دەکەین ئەمیشتم جەنابی محافیز یەک شت داوا دەکەم کوتی چی تم ئەوە کە لە خوتبەدا پێم مەڵێن فڵان قسە بکە بە ڕەئی خۆم خوتبە بخوێنمەوە تۆزێک پێی ناخۆش بوو لە دوایە کوتی شتێکی کەشیان کوتووە دەبێ بە قسەم کە کوتم چی توی کوتویانە 500 دیناری بدەیە تم بێنە 500 دینارەکەم وەرگرت ئەو وەختی پۆلیسێک 3 دیناری ماش بوو محافظ چی هین بوو وەڵڵاهی لە یادم نەماوە شێخ جەعفەر نەبوو یانی ئەو کاتە نا پێش شێخ جەعفەر بوو پێش شێخ جەعفەر بەڵێ لە یادم نەماوە کێ بەس مامۆستا پارەکەت بۆ وەرگرت ئەی پارە بۆ وەرنەگرم ئەو وەختە زۆر بوو 500 مەتری عەرز پێ دەکڕا بەڵێ مامۆستا ئەگەر حەزەکەم باسی یەکێتی زانایانی کوردستان بکەین جەناب لەسەر ئەوان چ زانیاریەکەت وەڵڵاهی زانیاری خۆت بەشدار بوویت نا قەت بەشدار نەبووم و زانیاریشم لە سەریان نییە بۆچی بەشدار نەبووی مامۆستا وەڵڵاهی پێم خۆش بوو ئەوان پێیان نەوت بووم و منیش لە خۆ نەچوو ینی لەبەرەوە نەچووی کە پێیان نەوت مامۆستا دەوریان هەبوو لە مەسەلەن ناو کۆمەڵگەی کوردەواری یاخۆ وەکوترە بێ وەڵڵاهی هەلداریەوە هەبیکە لە ناو جەماعەتێک دەوریان هەبوو جەناب عامی دەوریان نەبوو لە ئەڵقەی پێشوودا باسی ئەوت کرد کە تۆ زۆر لەگەڵ مەلا مستەفا بەینت هەبووە ینی زۆر جار سەردانت کرد لەو خاتیرات و بیرەوەرانی کە هاتە لەگەڵ مەلا مستەفا چی هەیە کە مەسەلەن بەتایبەتی بەیانی 11 ئازار خوێندرایەوە من تازە هات بوومە سلێمانی زۆر لە مەلایەکان چوون بۆ خزمەت مەلا مستەفا ئەمن نەچوو بووم کە هاتنەوە مامۆستا مەلا ئەوڵای مزگەوتی گەورە کە وەفاتی کردووە دەمێکە لەگەڵ مەلا حوسێنی دەشتێوی ئەویش مەلایەکی چاک بووە هاتن بۆ لام بۆ مزگەوت گوتیان ئەگەر فریا خۆت نەکەوی مەسەلەکی خاتەرە تم بۆ خەتەرە گوتیان وەڵڵا کە چوین مەلا ئەبوو بەکری شۆڕیمان لەگەڵ بووە یەکێک بوو لە مەلاکانی سلێمانی خەڵکی پشدەرێ بوو وەکو تۆ دەچوو بە ناوی تۆ ئەویان گرتووە لە مەقەڕی ئیدریس ئەویان گرتووە ئێمەش چوین تەکلیفمان لێ کردو کتومانە ئەوە هەو نییە بەرمان داوە محافزی ئێرە عەلی عەبدوڵڵا بوو لەو وەختەدا کە پیاوی مەلا مستەفا بوو ئەمیشتم خۆ ئەگەر کەیفیان لەوێ لێرەش دەمگرن بۆچێ خۆپشارمەوە هەڵستان چوون بۆ وەڵزێ وەڵزێ دەیەکی قەڵەباڵغا لە خوارد حاجی عومەرانەوە مەلایەکی لێ بوو وەختی خۆی دەمناسی مەلا عوسمانە کۆڵە مەشهور بوو ژنەکەی خەڵکی لای ئێمە بوو دەیانگوت مەلا مستەفا زۆری خۆش دەوێ هەستان چوومە ماڵی مەلا عوسمانە کۆڵە بۆ وەڵزێ کە چوم ئێوارە مەلا لە ماڵ نەبوو درنگ هاتەوە شەوێ نە من باسم کرد نە ئەو لێی پرسیم بۆ هاتووی سبەینێ لەسەر نان خواردنت پێی گوتم کتەی پێم ناڵێی بۆ هاتووی تم حاڵ و مۆزوع ئاوایە تۆزێک ڕاما و کتێ ئەگەر بە قسەی برای خۆت دەکەی هەڵدەستی لەسەر پردی گەڵاڵە قەمەرەیەک دەگری و سەری خۆت هەڵدەگری ئەمیش قسەکەم زۆر پێ ناپیاوە نەبوو زۆر پێ ناخۆش بوو خواحافیزم لێ نەکرد هەڵستان ڕۆیشتم بیست بووم کە کاگیدریز
دێتە جەیەک بە ناوی دیلمان لە خوار وەڵزێوەیە لە ناو دارستانێکە وتم دەچم بۆ لای کاگیدریس کە چوم دوو خانووی لێبوو لە ناو ئەو دارانە بەرزانیەک چوومە ژوورەوە شتی دەنووسی سەلامم کرد و خێرات نەکردم و تی فەرم و مامۆستا تم ئەمن مەلا محەممەدی شڵماشیم کە مەلا ئەبوو بەکری وەجاخیتان لە باتی من گیراوە بۆ خۆم هاتوو پێشمەرگەیەک دانیش بوو لە سنیشتی هەڵێ ساندوکتی مامۆستا لێرە دانیش بەینێک دانیشتم جاڕیاندا کوتیان کاگدریز ئێستا دێ هەر کەسێک هاتووە ئیشی بە کاگدریزەیە بە سەف دانیشن کورسی دەبینە بن ئەو دارانە کە هاتیە کاری بە کاگدریز بوو بچی ئەرزی بکە وڵا کورسیان ڕیسکردن تەسادفی ئەو ڕۆژە 18 کەس هات بوو بۆ چاوپێکەوتنی کاگدریز کورسیان دانا و دانیشتین زۆر پێ نەچوو کاگدریز سات ئێمە لەبەری هەڵستای نەویش لەسەر کورسێک دانیشت و فیزا خزمینە هەر کەسێک ئیشی بەمنە بەسەرە وەرن چ دەفەرمون لە خزمەتاندام دووسێ کەس ڕۆیشتن نورای من هات کە نورەی من هات چوم سەلامم لێک لە بەرم هەڵستا نەیدەزانی من کێم تی فەرم و مامۆستا تم جەنابی کاگدریز ئیشەکەی من نەهێنیە لەناو ئەو خەڵکەدا نابێ عەرزت بکەم بانگی بەرزانەیەکی کرد کوتی دوو چابەرن بۆ بن هۆ دارە تامن و مامۆستا دێن بۆوێ دوو چایان بردن چایەکانمان خواردەوە وتم جەنابی کاگدریز ئەمن مەلا محەممەدی شڵماشیم کە مەلا ئەبوو بەکری وەجاختان لە باتی من گربوو ئێوە خۆتان بە ڕئیس جەمهوری کوردستان دەزانن عیب نییە بۆ ئێوە شتێکی وا بکەن ئەوەندە بێشەرمانە قسەم لەگەڵ کرد ئارەقێک دەرکرد تی مامۆستا هەموو کەس غەڵەتێک دەکا و سەهوێ دەکا و شتێک بۆ ڕۆیشت لە دوای هەڵستام خواحافیزی بکەم تی وەڵاهی نابێ بڕۆی دەبێ بچینە خزمەت بەرزانی لە دوا کە خەڵکەکە تەواو بۆ سواری قەمەرەکە بووم لەگەڵی چوین بۆ حاجی عومەران شەوێ چوینە دیوەخانی بەرزانی و بەرزانی عادەتی وا بوو دوا جەماعەتی عیشا دەهاتە دیوەخانەکەی ناو دێ هەتا بانگی بەیانی هەڵنەدەستا لەو مەجلیسەدا مەجلیسەکەی پڕ دەبوو لە خەڵک ماڵەکەی بۆ بەر حاجی عومەرانەوە بوو لە ئەشکەوتێکدا ئەشکەوتێکیان بۆ چاکرد بوو ماڵەکەی لەوێ بوو بەرامبەر دەی حاجی عومەران دەبوو ئەگەر بشت هەوێ بڵێ دەڕۆمەوە بە ئیدریس بڵێ ئیدریس ئەرزی بەرزانی بکە ئەو ئیجازە بدا بڕۆیەوە وەسفەینێ ڕا ئەرزی ئیدریسم کردتم دەڕۆمەوە بە بەرزانی گوتی وەسفەینێش لێرە بێ 9 شەو هێشتیانم 9 شەو لە مامۆستا یەکەم دیدارتان باسی شیتان کرد یعنی تۆ بۆچی کەسێکی تریان گرتبوو لە جیاتی تۆ و چیان پێوتی هیچیان پێ نەکوتم ئەینیانوت ینی ناوەڵا هیچیان پێ نەکوتم هەر ئەوەندە 9 شەو هێشتمیەوە سەری نۆشەوەی ئیدریس ئەرزی کردی قوربان مەلا محەممەد دەی هەیە بڕاتەوە بەرزانی ئاوەڕووی کردە لای خۆم تی مامۆستا بۆ عیباڕەتە تی مامۆستا سپەینێ ماڵی بەرزانی لە قەسرێ مەولودی دەکەن لەگەڵ ئیدریس سوار بە بچۆ قەسرێ و چاوت بە مەلای باڵەکایەتی دەکەوی و خوا حافیزت بێ تەنیا ئەوەندە قسەم لەگەڵ کردو یعنی هین نەبوو مام باسیەوە هیچ باسیەوە هیچ باسی هیچ نەکرد کە بۆچی وا بووە بۆ ناوەڵا هیچ باز نەکرد تۆش لێن نەپرسین ئەمیش لێم نەپرسینە وڵات چوین لە قەسرێ مەلای باڵەکایەتی هەموو لەسەر مەولودی بوون و مەولودەکەمان کرد و خواحافیزیم لێ ئیدریس کرد و چووم لەسەر پردی گەڵاڵە قەمەرێکم گرت ئیدریس زەرفێکی دامبێ کە تەماشام کرد لێکم کردەوە 30 دیناری تێدا بوو ئەو وەختە ئەمە 3 دینار و مەعاش بوو بە وەکالەت تاعین کرابوو 30 دینارەکە یەکجار زۆر بوو ئەو سەفەرە ئاوا هاتمەوە سەفەرێکی دیکە چوون بۆ گەڵاڵە بەردی گوچیلەم هەبوو گوتیان ئاوی گەڵاڵە زۆر باشە لە حوجرەی فەقەیان نان و چامان دەخوارد لە ماڵی بەرزانیەوە شت دەهات 3 حوجرەی فەقەی لێ بوو لە دوایە هاتمەوە و سەفەرە شەوێ دەچوینە مەدرسی بەرزانی تا درەنگێک و دەڕۆیشتینەوە لە ماڵی مەلا ئیسماعیل دەخەوتم مەلایەکی لێبوو مەلا ئیسماعیلی مەلای گەڵاڵە و حاجی عومەران بوو ئەسڵی ئێرانی بوو کوڕێکی باش بوو دەچوون ماڵیوان دەنووست دەبوو لە پێشەوە کە دەچی بۆ گەڵاڵە بچی بۆ خەیوەتەکەی کاگیدریس لە قەراق دێ خەیوەتێکی هەڵدا بوو لەوێ دادەنیشت
ئەو وەختە ئەم کاک مەسعودە دیار نەبوو دەیانگوت ئاسایشە ئەو وەختە هیچ لە مەجلیسێکدا دیار نەبوو وەڵا چوومەوە عەرزی کاک ئیدریسم کرد گوتم حاڵی مۆزوع ئاوایە چوو بە بەرزانی گوت کتێوە فڵان کەسە هاتۆتەوە و دەڵێ ئاوە ژوورێکی پچکۆڵە لە نزیک دیوەخانەکەی بوو بەرزانی هەڵستا لەگەڵ ئیدریس بە منیشیان گوت وەرە ژوورەوە چوین سێ بە سێ دانیشتن کتم مەوزوعەکەم ئاوایە ڕووکی کردە ئیدریس تی ئیدریس نامەیەک بنووسە بۆ حەسۆ میرخان بۆ خەڵازێ حەسۆ میرخان ئەو کارەی بۆ بکامیش بێشەرمانە گوتم جەنابی بەرزانی دەڵێن حەسۆ میرخان هەرچی چوو قسەی لەگەڵ کە جنێوی پێدا لێی تووڕە دەبێ هەرچی پێم بڵێ پێی دەڵێمەوە پێکەنی وکتی بۆ هەموو کەڵوانیە نامەیەکی نووسی بردم بۆ هێنان بۆ خەڵازێ ئیشەکەی جێبەجێ کرد حەسۆ میرخان یعنی بە پێچەوانەی ئەوەڵڵا جارێکی دیکەش خەتیوی مزگەوتی گەورە لە تەڕەب بەرزانیەوە 8,000 دیناری بەرزانی 8,000 دیناری دابوویە کە منارەی خانەخای مەولانەی پێ دروستکە خانەخای مەولانە منارەی نەبوو مامۆستا منارەی نەبوو یا چاچی کردەوە نەیبووە لە منارەیە ئەو دروستی کرد بەرزان لە شتێکدا ناوی بەرزانیان لەسەر نووسی بوو حکومەتی بەعز ڕەشی کردەوە لە 8,000 دینارەکە خەتیب 2,000 دیناری گێڕابووە بۆەوەی سیارێک بکڕی بۆ ماهەدی ئیسلامی زۆرە 8,000 دینار بۆیە مەلای سلێمانی لیان کرد بە تەقە کە خەتیب 2,000 دیناری لە پارەکەت زیوە خەتیب ڕۆژێکی بان کردم ڕۆژێک بانگی کردم بۆ مزگەوتی گەورە کوتیە تۆ زۆر دەچی بۆ لای مەلا مستەفا نامەیەک دەنووسم بۆ لای مەلای مەلا مستەفا بۆم بەرەگوتم باش هەڵستام نامەکەی خەتیبم برد بۆ لای مەلا مستەفا چون دام بە ئیدریس نامەکەی ئیدریس خوێندیەوە و بردی بۆ لای چوین شەوێت چووی لە خزمەت مەلا نامەکەی خوێندەوە مەلا مستەفا هەر ئەوەندەی ڕووی کردە من تی مامۆستا چنینە هیچ نییەوە چیە ئەو سەفەر ئاوە سەفەرێکی دیکە کارێکی دیکەم هەبوو دووبارە چوون بۆ گەڵاڵە کە چوون بۆ گەڵاڵە گوتیان مەلا مەجیدی قوتبی کەرکووک نەهاتووە بۆ لای مەلا مستەفا خەبەریان داوە کە مەلا مەجیدی قوتب دێ وەڵام مەلا مەجیدی قوتب چوار کەسی لەگەڵ بوو لە خەمەرێکدا و هات دابەزی و هاتە حوجرە و لە حوجرەی فەقەیان سێ حوجرە بوون حوجرێکیان پڕ بوو لە بەتانی تازە مەلایەکیش کتێبێکی دانا بوو مەلا عەبدوڵای فەرهادیان پێدەگوت کە هەولێری بوو کتێبێکی دانا بوو هێنا بووی مەلا مستەفا پارەی بداتێ چاپی بکە کتێبەکەی دا بە مامۆستا مەلا مەجیدی قوتب تەماشای کە مامۆستا مەلا مەجیدی قوتب تەماشایەکی کرد و بەدڵی نەبوو دای بە موکتی مەلا تەماشای کە ئەمیش دەمزانی مامۆستا مەلا مەجید پارسی دەزانی تەماشام کرد و کتب قوربان دەرجەنگی ئەوەل کوشتە شودە تم لە عینوانەکەی غەڵەتە تیمە لا فارسی دەزانی کتم بەڵێ لە دوایە مامۆستا مەلا مەجید بووینە دۆست و کتی مەلا ئەگەر ڕۆیشتینێکی دووسێ بەتانی لەو بەتانیانە دەزین و لەگەڵ خۆمان دەیبینەوە ئەمی کوتم جەنابی مامۆستا هەدیەی تۆ لەو بەتانیانە زیاتر دەبێت دوو ڕۆژ لەوێ بوو وەختی ڕۆیشتن مەلا مستەفا هات بۆ بەدرەوە بەپیلیەوە و بەڕێ کرد و چوار بەرزانەی فەرشێکی ئێرانیان بە چوار دەست گرت و هێنایانێ خستیانە دوا سەهارەکەی مامۆستا مەلا مەجیدەوە مامۆستا مەلا مەجید ئاوڕێکی لە مندایەوە پێکەنی لە پاش ساڵێک خانوویەکی لەو بەر شۆریجە دروست کرد بوو مەغڵەکەی چوو بۆیە خەتیبی مزگەوتی گەورەفتی با بچین سەرێکی مامۆستا مەلا مەجید بدەین کە چوین دانیشتین تی خەتیب ئەو مەلایە کەرامەتی هەیە ئەی مامۆستا لەسەر یانزەی ڕێکەوتنامەی یانزەی ئازار تۆ پێت چۆنە ڕێکەوتنی یانزەی ئازار وەڵاهی ئەمن پێم وابێ بە عەقڵی خۆم بۆ چوونی خۆم دەبوو قبوڵی بکەن دەبوو قبوڵی بکەن ئەرێ وەڵڵا چونکی چنا بەعزێکت دەست دەکەوت کوردستان ئاخری کەرکووکیش هەر دەبوو بەی کورد ئێستاش نەبۆتەی کورد ئەمن پێم خۆش بوو کە کورد تۆزە هێواشتر سوڵا لەگەڵ سەددام کرد بە سەدامی ئەوە بوو مامۆساکە ینی پێم وابوو چونکی سەددام قاعیدەی وابوو هەموو ساڵی ڕەمەزانان 27 ڕەمەزان
لە هەموو لیواکانی سلێمانی دوو مەلای داوەت دەکرد بۆ 27 ڕەمەزان. بەڵێ 27 ڕەمەزان لە سلێمانی من و خەتیبە وەختی هەر خانەقای مەولانە و مزگەوتی گەورە هەبوون. من و خەتیبیان بانگ دەکرد. جارێک توێن لە قاعەی مۆتەمەرا ڕادەوەستا 5-6 دەقیقەی مابوو بۆ بانگی ئێوارە مامۆستا مەلا کەریمی بیارە و ئاخوندەکانی عێراق و هەموویان ڕاوەستاون بە پێوە یەکی پەرداخێک شیر و دووسێ دەن خورمایان داینێ بە پێوە. بانگی دا و سەددام خورمایەکی خستە ناو دڵمەوە و شیری بەسەردا کرد و ڕووی کردە خەتیبی مزگەوتی گەورە قسەی هەر لەگەڵوی دەکرد. شێخی قەرەداغی تەمری عەرەب شتێکی لەزیزە. خەتیب فەوری جوابی دایەوەکتی سەیدی مەعە جەوزی کوردی لەگەڵ گوێزی کوردی خۆش. خەتیب هێندە حازر جواب بوو. یعنی تۆ کەواتە لە نزیکەوە سەددام بینی؟ زۆر تەقریبەن هەموو 27 ڕەمەزانێک لە مەجلیسێکدا بووین. بەڵێ لە بەغایەکتریتانە؟ لە بەغا. بەڵێ لە بەغا ساڵێک هات بۆ سلێمانی ئەو ساڵە من ئەو خانووم دروست کرد بوو. ساڵێک هات بۆ سلێمانی خەتیب کوتی با بچین بە خێراتنێکی بکەین کە چوین لە سەرا بوو. دانیشتین ڕاوە هەر بە پێوە ڕاوەستاون نەبیر ئەوانی وەزیرەکان و سەددام و خەتیب کوتی سەید زەمان بدە دەڕۆینەوە کوتی نابێت دەبێدان لەگەڵ من بخۆن وەڵا نەیهێش بینەوە بە پێوە نان دانرا و مامۆستا سەید قادرێکە و خواعافۆی کا پیر بوو لەسەر نانخواردنەکە ڕووی کردە خەتیب کوتی خەتیب کوتی وەڵێ کوتی ئێمە چەند مەلایەکی سلێمانین خانوومان نییە. سەددام ڕووی کردە خەتیب کوتی ئەو مەلایە دەڵێ چی؟ کوتی ئاوا دەڵێ. ڕووی کردە مدیری ئەمن کوتی هەر مەلایە خانووی نەبوو قەتعێکی عەرز بدەنێ. خەتیب بە مەلا سەید قادری گوتی سەید ڕەئیس ئاوا دەڵێ. لە دوایە مەلا سەید قادری گوتی جەنابی خەتیبەوە عەرزەکەی داینێ بە چی بیکەین بە خانوو؟ سەددام حاڵی بوو کوتی ئەوە دەڵێ چی؟ کوتی ئاوا دەڵێ. ڕووی کردە مدیری ئەمن کوتی هەر مەلایە قەتعێکتان عەرزدایە 5,000 دیناریشی بدەنێ. ئەو وەختە من ئەو خانووم بە 4,000 دینار بە عەرزەوە دروست کرد بوو. 5,000 دینارەکە زۆر ئاوا بوو. یعنی ئێوە 5,000 دینارەکەتان وەرگرت؟ وەڵا من خانووم دروست کرد بوو بەس خەتیب بە احترام بە خۆشەویستی منەوە وتی تۆش دەنووسم بۆ پارەکە 5,000ەکەم وەرگرت. بەڵێ مامۆستا لە هینی ئاینیە ئەوە شتێکی ڕەوایە کەم مەسەلەن تۆ پارە لە ئەوەی کە پێڵێن زاڵم یاخود چوزانم هەدیە وەرگرتن لە شەرعدا دروستە بە بەرتیل دروست نییە. ئەوە بەرتیل نییە مامۆستا؟ بەرتیلی چێ خۆ لە من ناترسی ئەوە ئیشی بە من نییە. ئەوەی کە پێمەسەن لە بە کوردی خۆمانەڵێنەوە دەمی چەورەکە و نازانم کورد دەڵێ موێک لە بەراز بۆ بێ هەر چاکە. یعنی ئەوە تۆ خێتە خاڵبی ئەوە مامۆستا؟ ئەیشی بەڵێ جارێکیانیش شێخ قادری کوێسەمان لەگەڵ بوو ئەبن لەو بەر شێخ قادری کوێسە دانیش بوون سەددام لە ناوەڕاستمان بوو. شێخ قادری کوێسە چەند قسەیەکی کرد سەددام جگەرەیەکی لە تووتن دروست دەکرا. جگەرەیەک داگیرساند و زابتێک لە پشتەریەوە بوو ڕووی خێسەیەکی لێ کرد تی دەبێ خۆشم هەر بڵێم تەپڵەکەکەم بۆ دانێن تەپڵەکی جگەرایان بۆ دانە نابوو. زۆرم دیوە سەددام. بەڵێ زۆر باشە مامۆستا پشوویەگەین و دوایی درێژە بە قسەکانمانەیە. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا محەممەدی شڵماشی. مامۆستا تۆ باسی و دیدارانت کرد ئێوە لەگەڵ دیدارەکانتان لەگەڵ سەددام حوسێنە هیچ وەختێ باسی کوردیە کرد باسی ئەوەیە کرد کە مەسەلەن ڕێ بکەون ڕێ نەکەون یاخود ئەو زۆردادیە کە بەکاری هێنا بەرامبەر بە کوردستان دەکەم هیچ ئەی هیچ وەختێ خەتیب یا جەنابتان یا خەڵکی تر شێخولقاری کوێسە و جارە باسی کوێسە قسەی چاکی کرد خەتیب بۆی تەرجەمە دەکرد. ئەوە بوو سەددامیش کەمێکی بە قسە کرد زۆر سجلی بەردان بە قسەکەی شێخ قادری کوێسە. خەڵکی زۆر ئازاد داوای چی لێ کرد شێقارە و کات؟ وەڵا کوتی لەگەڵ ئەو منداڵانە ڕێکەوە و عەفویان کەوە ئەو لەو قسانە. بەڵێ مامۆستا هەندێک جار باسی ئەوە کرێ کە هەڵوێستی مەلاکان یاخود زانە ئاینیەکانی کوردستان نەرم بووە یاخود
فتوا دەرنەکراوە بەرامبەر ئەو شتانەی کە لە کوردستان نەکرێ بۆ نمونە ئەنفال هەڵەبجە سوزانم کیمیایی باران زۆر شتی تر کە ئەکرا مەسەن لەم شارەیە کە خەڵکیان ئیعدامە کرد خەڵکیان ڕەمیە کرد لەسەر شنار لە زۆر شوێنی تر بۆچی هەڵوێستی مامۆستا هەڵوێستان نەبووە ینی ئەوە هۆکاری چییە؟ خۆ بۆ نازانم ئەم وەختا زوتنەوەی ئیسلامی لە دەرەوە بوو بەڵێ مخالیفی حکومت بوو مەلا قسەی چ بکە مەلاکانی ناوە مامۆستا ینی لە ترسا بووە لە مەلاکانی ناوەش ئەو وەختە لە زمانی مەلا مستەفادا خەتیبیش لە دەرەوە بوو بەڵێ کەم مەلا لە سلێمانی مابوو هەمویان لە دەرەوە بەس لە دوای هەفتا و پێنج بەڵێ وەڵا دوا هەفتا و پێنج زوتنەوەی ئیسلامی هەبوو بەس مەلاکانی کە دەورێکی وایان نەبوو بەڵێ ینی هیچ کاتێک هەڵوێستێک نەنوێت لە یاخود ناوەڵا ئاگام لێ نەبووە من ئاگا لێ نەبووە ئەی مامۆستا حکوومەت هەر چۆن داوای لە خەڵکی ترەکرد داوای لە مەلاکانی ژەکرد کە هیچ داوای بە باسی داوای لە مەلاکان ئەگەر مەلایەک بۆ مەسلحەتی خۆی چوو بێ بوو بێ باسی لەنا من لە سلێمانی بووم قەت داوایان لێ نەکرد باڵێ ئەی مامۆستا هەم لەم دی و هەم لە گەرمێن و لە کوێستان و لە باکوور و لە باشوور و ئەمانە مامۆستای ئاینی هەبووە کە خزمەتی وڵاتی داگیرکەری کردبێ کەوت بێتە خزمەتی ئەوان لە سەردەشتێ مەلایەک هەبوو پێیان دەگوت مەلا ئەوڵای قاسمیانی مەلا ئەوڵای قاسمیانی لە تاران خوێندی تەواو کرد بوو دانشکدەی معقول و مەنقولی تەواو کرد بوو هاتبووە لە سەردەشتێ بوو مفتی عەشایر دەبیریش بوو دەرسی لە مەدرسەش دەگوتەوە ئەو لەگەڵ حکومەت هەر ئەوم ئاگا لەیە کە لەگەڵ حکومەت بێدە ناباقی دیکە هەمووی زیدی حکومەت بوو ئەی لێرە لە سلێمانی لە کوردستان وڵا لە سلێمانی ئەوەی کە تۆ بزانی خەڵەکە بوو زۆر جار مامۆستا بۆ باسی خەتی بەکەن خەڵک وەڵاهی هەرچی بەدەم خەتیبیەوە بڵند درۆ دەکەم خەتیب پیاوێکی هەر کەسێک لە مزگەوتی گەورە باە نەی دەتوانی زۆر مخالەفەی حکومەت بکە حکومەتەکە زۆر دڕندە بوو خەتیبیش لە مزگەوتی گەورە مەجبور بوو با قسێکی خەتیب دەم بۆ گێڕم خەتیب چوو بۆ لەندەن لە زمانی مەلا مستەفادا هەر لە دەرەوە بوو هات تەبعیدیان کرد بۆ عەرەبستان چەند ساڵێک لە عەرەبستان بۆ ئەوجا هێنایانەوە سلێمانی خەتیب چوو بۆ لەندەن کە هاتەوە من خەتیبی خانەقا بووم خەڵکەکە باسییان دەکرد دەیانگوت خەتیب لە لەندەن کتوویەتی کیمیاوی هەڵەبجە ئێران پەیدا کردووە ئایا لەندەن نازانی کێ پەیدا کردووە معقولە لەندەن نەزانی کێ پەیدا کردووە ئەمیش پێم ناخۆش بوو هەڵستان چوومە مزگەوتی گەورە چوومە مزگەوتی گەورە وتم ماڵ نەوێرانەوە چیت کردووە تی چییە تم خەڵک ئاوا دەڵێ سوێندی خوارتی مەلا محەممەد من و وەزیری ئۆقاف و دکتۆر محەممەد شەریف و عەبدوڵڵا شێخلی کە مەلایەکی بەرزی بەغدایە داوەتیان کردوین حکوومەتی عێراقی لە لەندەن مزگەوتێکی دروست کردووە بچین ئیفتتاحی بکەین ئێمە چێن ئیفتتاحمان کرد تەماشا دەکەم مەلایەکی پاکستانیان بۆ داناوە بۆ مزگەوتەکە تی لە سەفیری عێراق تووڕە بم گوتم زۆر عیبە ئێوە کە عەرەب مەلایان نییە خۆ کوردی عێراقی مەلای زۆرە بۆ مەلایەکی پاکستانیان تی وەڵڵاهی باسی هیچ نەکراوە مەئموری حکوومەتی لەندەنم نەدیون تی جومعە بوو چوون بۆ جومعە تی بۆ عیبارەتە کوتێکتی دوو کوردی حیزم ئەبۆ عیبارەتە کوتی دوو کوردی حیزم لە جومعە دی چوومە دوو کوردە حیزە کێ بووە یەکیان شێخ لەتیفی برای شێخ ئەلئیسلامی مەریوان کە لە زمانی شادا عوزوی پارلەمان بۆ ڕای کردووە هاتوۆتە لەندەنێ لە جومعە دیومە یەکیشیان کوڕی عەبدوڵڵای شاڵی کە تەلەوە بۆ لەوێ دەیخوێن لە جومعە دیومە دەنا نە کوردم دیوە نە مەئمورم دیوە کەچی وای نەوت بوو ناشتی وا چۆن دڵە خەت سوێندی خواکتی من قەت ئەو قسانم نەکردووە ئەگە خەتیب وانە بووە خزمەتی حکوومەتی عراقی نەکردووە ئەوە یەکو ئەو خەڵک باسیە کات و جەنابیش ئێستا پێدا کەواتە بۆچی تەقایان لێ کرد وەڵڵاهی خەیانەتیان پێکرد بەڕاستی خەیانەتیان پێکرد خەتیب پیاوێکی وانە بوو بکوژرێ بەڕاستی
چونکی تا شۆڕشی مەلا مستەفا بوو هەر لەگەڵ مەلا مستەفا بوو هەر لە نەغەدە و شنو ئەوانە بوو کە عەجبە تاڵەکە کە هاتەوە تابعیدیان کرد بۆ عەرەبستان دوو سێ ساڵ لەوێ بوو لە دوایە هێنانەوە جا خەتیبی مزگەوتی گەورە خۆ نابێت دوژمنایەتی ئەو حکوومەتە دڕندە بکە دەبێت بەڵام خۆ بێ تۆزی هەڵوێستیشی هەبێت هەڵوێستی هەبوو بەڕاستی هەڵوێستی هەبوو بەڵێ چۆنێ مامۆستا دوای برینداربوونەکەی تۆ بینیت بەڵێ ئەرێ وەڵڵا ئەیوت چی لەسەرەوەی کەوایان وەڵڵاهی ناڕازی بوو دەیگوت بەخوا سوێندی لە خوارد دەیگوت ئەو من ئەو قسەم نەکردووە زۆر بینیم یعنی لەسەر ئەوە تەقیان لێکرد مامۆستا لەسەر لەسەر چی ئەرێ وەڵڵا بڵاو بۆ لە سلێمانیدا ئەو قسەیە مامۆستا جەنابەت زۆر کەسایەتی گرنگی کوردستان هەیە کە ڕەفاقەتە بۆ لەگەڵیان لە نزیکەوە ناسیوتن پێم خۆشە لەسەرەوانەش هەندێک قسە بکەین بۆ نمونە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس زۆر جا باسیەوە کە نەڵێن کتێبەکانی ئەوە زۆر بۆ کێشی کتێبەکانی لە کێشی خۆی زیاتر بووە ئەوە قسەی مامۆستا هەیە منە بەڵێ مامۆستا هەیە من ڕۆژی دانیش بووین لە مەقەڕی دوکتەر عەبدوڕەحمانتین چووم زیارەتی مامۆستا مەلا کەریم کە چوون کتێبەکانی لە خۆی بەرز زۆرتر بوون ئەو کتێبانەی کە نووسیوێتی لە خۆی بەرزتر بوون زۆر مامۆستا مەلا کەریم چوو کەڵە بوو ئەرە وەڵڵا قسەی هەیە منە کەواتە ئەگەر لەسەر کەسایەتی و ڕەفاقەتی خۆ یعنی وەکو مێژوو شایەتی لەسەر مامۆستا مەلا کەریم ئەگەر لە من دەپرسی لەسەر مامۆستا مەلا کەریم هەموو کوردی چوار پارچەی کوردستان قەرزداری مامۆستا مەلا کەریمن چونکی هیچ زانایەک هێندەی مامۆستا مەلا کەریم خزمەتی ئەدەبیاتی کوردی و زبانی کوردی و ئەوەی نەکردو ئەگەر شەرحی مامۆستا مەلا کەریم نەبایە دیوانی مەحوی کەم کەس دەیزانی چونکی دیوانی مەحوی خوێندومەتەوە هەموو مبتەدا و خەبەرەکەی پاش و پێشن زۆری لەبەر وەزنی شێعر مبتەدا و خەبەری پاش و پێشدانەوە ئەگەر شەرحی مامۆستا مەلا کەریم نەبایە کەم کەس دەیخوێندەوە ئەنجا کتێبێکی کەی مەولەوی هەیە مەولەوی تاوەگۆزی کتێبێکی داناوە لە عیلمی کەلامدا بە ناوی فەزیلە 2031 شعرە فەزیلە مامۆستا مەلا کەریم شەرحێکی کردووە بە ناوی ئەلوەسیلە بشەرحی الفەزیلە جارێک لە دەربەندی خان سەر چلەی مامۆستا مەلا کەریم مەلای کەرکووک و هەولێر و سلێمانی و دەربەندی خان و کەلار و هەمووی کۆ بووە چلەی مامۆستا مەلا کەریم بوو نیشیان داوەت کرد مەلا زۆر قسەیان کرد مەلایەکی کەرکووکی باسی ئەو کتێبەی مەولەوی کرد کتێبێکی وایە و کابرا هاکسی دەبێ مامۆستا تۆش قسە بکەی ئەمیش هەر زۆر جار باسی ئەوەم کردووە دەبێت بۆ تۆشی وەگێڕم هەڵستام کتم جەنابی مەلاینا ئەمن مەلای گەورە و عالمی گەورەم زۆر دیون تم بۆ نمونە لە خزمەت مامۆستا مەلا حیسامەددینی بۆکانێ بووم ئەگەر علمی منتیق نوسخەی نەمایە لەبەر هەمووی دەنووسیەوە تم بە خزمەت مامۆستا عەلی حەمامیان گەیشتوم ئەگەر ڕیاضیات و حیسابات نەبایە هەمووی لەبەر دەنووسیەوە بە خزمەت مامۆستا مەلا حوسێنی مەجدی گەیشتوم کە لە زمانی پێشەوادا وەزیری عەدل بوو تم لە خزمەت مامۆستا مەلا ساڵحی جڵیانم خوێندووە کە شەوێک کوتی پیا و پیر دەبێت لەسەر لەو حوجرەدا لەسەر ئەو بەرماڵە ئەوە 18 جارم کتێبی متەوەل بە دەرسکتەوە متەوەل کتێبێکی ئاخرماندەیە تم بە خزمەت مەلا هینی گۆڕەمەری گەیشتوم کە 2 ساڵ لەگەڵ شای ئێرانێ لەسەر لیباسی کوردی شەڕی کرد کتم ئیجازەم لە خزمەت قازی سەردەشتێ وەرگرتووە پێم وایە بووم جێڕایەوە کە تم 2 ساڵ لە خزمەت مامۆستا مەلا ساڵحی گەناوێ بووم کە نزیکەی 30 مەلای ئەویش ئیجازە داوە تم لە سلێمانی بە خزمەت مامۆستای گەڵاڵە و مامۆستای قەرەداخی و مامۆستای شێخی خاڵ و مامۆستا چڕستانی و مامۆستا سەید عارف و مامۆستای گەڵاڵە کە 42 کەسی ئیجازە داوە
لە خزمەت ئەوانە هەموو تم بەڵام دەزانن فەرقی مامۆستا مەلاکەریم لەگەڵ ئەو زانایانە چییە تم مامۆستا مەلاکەریم وەکووان عالمە بەڵام سەرڕای ئەوە موئەلیفیشە تەئلیفات و تەرجەمەی زۆرە اینجا گوتم ئەو مامۆستا کەرکووکیە باسی فەزیلەی مەولەوی کرد تم ئەگەر شەرحی مامۆستا مەلاکەریم نەبایە لەوانە بوو ئێمە زۆرمان لەو مەلایانە نەتوانین عیبارەتی فەزیلە وەسیلە بخوێنینەوە فەزیلە تم جا با بەعضێک و لە فەزیلەی مەولەوی بۆ بخوێنمەوە تم مەولەوی لە ئەوەڵی فەزیلەدا دەڵێ بسم الله الرحمن الرحيم من تاه فيه نهية الحكيم معطي جلائل العطايا والنعم خالقنا معبودنا إله جل عن استحصائنا إله بلا كان همو سطلان لذا كتان والله رازك تا عبارتي ما مستعمل لا كريم نبي نغزوري ليتناغ بله يعني كواتا بو هوي ليتي يبقين بيبشينو بو بله وسيلي ما مستعمل لا كريم بله جازوري ملبرة مولوي فضيلي مولوي 2031 شعره 2031 شعر بله بله ما مستحمي باسي هنا باسي مثلا نا باسي زور مسائل دكا باسي چوار خلفاء كان دكا باسي يا قمرك دولت بله باسي همان دكا بله ما ملا عبد الكريم مدرس کوڕەکانیشی زۆر هاوکاری بەڵێ زۆر هاوکاری بووگەراوان نەبوونە ڕەنگە نەیتوانێ معلوم نەی دەتوانێ ئەوەندە خزمەت بکە ئەوانش خزمەتی چاکیان کردووە بەڵێ بەس کوڕێکی زوو وەفاتی کردووە خەت بووە لە ژێر چاودێری حکوومەتا بێ چاودێریانەکە دەوەی تۆ ئاگام لێ نەبووە من ئەو لە بەغدا بووە من لە سلێمانی بووم ئەگە بە سەفەر چوبینە خزمەتی دەنا کەم دیومە مامۆستا جەناب لە دیدارێکدا باسی ئەوەکەی ئەڵەی ڕووی کوردی سپی کردوتەوە بەڵێ مەبەستە چییە مەبەستم ئەو خزمەتەیە کە بە ئەدەبی کوردی کردووە ئەو خزمەتەیە بەڵێ بەڵێ مەسەلەن ئەو عالمە گەورانەی هەمان بووە کەس هیچی لەسەر نەنووسیون مامۆستا مەلاکەریم عولەماعونای لەسەر نووسیوە ناوی ئەغڵەبیانی هێناوە کێ لەسەر مەلای قەدیمی نووسیوە ئەگەر لە گەنجی سلێمانی بپرسی ڕەقاسەی هەموو دنیا و فوتبۆڵی هەموو دنیا و گۆرانی بێژی هەموو دنیا دەزانی کێیە و باوکی کێیە و کوڕی کێیە و چی گوتووە بەڵام مامۆستا عومەری قەرەداخی کە لە خانەقای مەولانا مەلا بووە مامۆستای گەڵاڵەی پێگەیاندوە مامۆستا مەلاکەریمی پێگەیاندوە مەلا عینایەتی پێگەیاندوە جەنابەت قسەکەت تەواوە بەڵام ئەی سەردەمیش گۆڕانکاری ناوێ یعنی مەسە و گەنجانە قەیناکە گەنجەکان هەر عالمەکانی ژیانی خۆیان نەنووسیوە یا ئەگە نووسی بێتان فەوتاوە نییە ئەی ئەگەر کەواتە و پرسیارە بکەم جەناب لەگەڵ دنیای مۆدێرن و دنیای ئێستەی پێشکەوتو و لەگەڵ چوزانم مۆسیقا و گۆرانی و شعر و ئەمانە بینە چۆن وەڵاهی لەگەڵ هەموو گۆرانیەک نیم چونکی بەڕاستی زۆرم پێ ناخۆشە کە خەڵکی عێراقی گۆرانی بێژ نییە و دەنگی ناخۆشە و گۆرانی دەڵێ زۆری وامان هەن ناویان لە ئێرانێ هەر کەسێک دەنگی خۆش نەبێ گۆرانی نەگوتو لێرە هەموو گەنجە گۆرانی بێژە نە دەنگی خۆشە نە گۆرانیەکەی خۆشە گۆرانی دەڵێ ئەی کەواتە مامۆستا ئاین و مۆسیقا پەیوەندیان هەیە پەیوەندیان یەکجار زۆرە چۆن مۆسیقا یەکێک لە عالمە گەورەکانی ئێرانێ بە ناوی ناوەکەم لەسەر زادە لە بیرم چۆوە مۆسیقای داهێناوە لە عالمە گەورەکانی ئێرانێ قەدیم باشە بەڵام ئەمە لەگەڵ دینە ئەگونجێت یعنی دین ڕێگری لە مۆسیقا ناکەم ناوەڵڵا ناوەڵڵا دین تەسیری یەکجار زۆرە جا بۆ قسەیکی خۆش با قسێکت بۆوە گێڕم یەک دوو مەلا لێیان پرسیم وتیان مامۆستا تۆ حەسەن زیرەکت پێ چۆنە تمەڵڵا حەسەن زیرەک گۆرانی بێژێکی زۆر بە قیمەت بووە وتیان چۆن بۆنێ حەدیثێک هەیە پێغەمبەر دەفەرمێ هەر کەسێ دڵی چەند کەسێ خۆشکە دەچیتە بەهەشتێ
چ کەسێک بەقەت حەسەن زیرەک دەنگی خەڵکی خۆش کردووە دڵی خەڵکی کەواتە دەچیتە باشتە پێیان عەجایب بوو کەواڵ نەگوت ئەی کەواتە مامۆستا هەندێک مەلای تر کە ئێستا پەیابوون زۆر دژی هەموو شتێکن دژی مۆسیقا دژی شیعە دژی کوڕۆی کابرایەک هات بۆ لام دوو هەفتە لێرەوە پێشتی مامۆستا مەلاکەمان مەلایەکی گەنجە لە خوتبەدا کتوویەتی هەر کەسەی نوێژێکی بچی دەچیتە جەهەنەمێ چەمجا خۆ پێغەمبەر دوو نوێژی چوون بەڕاستی پێغەمبەر دوو نوێژی چوون کەواتەویش دەچیتە جەهەنەمێ یانێ چی نوێژێکی بچی دەچیتە جەهەنەمێ عالم نینەوانە کەمیان ناگات لە عیلم و شەریعەتە ئەی مامۆستا دین و سیاست یعنی ئیسلام پێویستی بە پارتی سیاسی هەیە ئەسڵەن دین بۆ خۆی سیاسەتی تێدایە پێغەمبەر شتی بە سیاست کردووە فەرموویەتی ئەلحەرب خیدعە حەرب شەڕ بە فێڵ سەر دەکەوی فێڵەکە سیاست من مەبەستم لە پارتی سیاسیە ئێستا ئەم پارتە سیاسیانی کە هەن لە دنیای هەن ینی پارتی سیاسی هەیە پارتی مەسیحی هەیە لە وڵاتێک کە تۆی پارتی سیاسی ئەگەر بۆ ئیسلاح دروست بکرێ زۆر بە قیمەتە بەس ئەگەر بەڕەئی من لەو عێراقدا هەر حیزبێک کە تازە دروست کراوە و دروست دەکرێ دژی میلەتەکەی خۆی دروست دەبێ لەنا هەموو ئەمریکا دوو حیزبە ئاوەش ڕایانگرتووە لە بەغداد 200 حیزب هەیە بۆیە حاڵیان وا خۆشە حیزب ئەگەر بە کەڵک بێ زۆر چاکە بۆچی ئەی مامۆستا مەسەلەی شیعە و سوننا بۆچی لە زۆرشتا نە لە ڕەمەزانە نە لە جەژنە نە لە چوزان لە زۆر هیچ یەک ناگرنەوە ئەمن پێم وایە شیعە لە دینی ئیسلام جیا کراوەتەوە دینێکی سەر بە خۆیان دروست کردووە یعنی ئەوان مسلمان نین ناتوانم بڵم مسلمان نین بەڵام دەتوانم بڵم دینێکی جیان دروست کردو چونکی لا ئیلاهە ئیلا الله دەکەم بەڵام بەڕاستی هەموو شتێکیان مخالفی دینی ئیسلامە وەکو چی مامۆستا وەکو ئەم تاسوعا و عاشوڕا خۆ تاسوعا و عاشوڕای حەزرەتی حوسێن نییە پێغەمبەر کە چۆن مەدینە تەماشای کرد جوولەکەکان ڕۆژی عاشوڕا بە ڕۆژوو دەبن لێی پرسین ئەوە بۆ ڕۆژی عاشوڕا بە ڕۆژوو دەبن وتیان لەبەر ئەوەی کە لە ڕۆژی عاشوڕادا فێرعەون لە نیلدا غەرق بووە و حەزرەتی موسا لەگەڵ جەماعەتەکەی نەجاتی بووە لە خۆشی ئەوە عاشوڕا بە ڕۆژوو دەبین پێغەمبەر فەرمووی کەواتە ئێمە لە حەزرەتی موسا لە ئێوە نزیکترین دەبێ ئێمەش بە ڕۆژوو بین لەوەوە دروست بووە تاسوعا و عاشوڕا ئەوان کردویانە بە حوسێن یعنی ئەوە عیلاقەی بە عیلاقەی بەوە نیە ئەوان کردویانەتەیە بەڵێ کەواتە کەڵکیان لێ وەرگرتووە ئەوان بۆ مەسایل سیاسی و استیفادەیان کردووە ئەمن کتێبێکم خوێندۆتەوە لە لای مەلایەکی سنە شێخێکی سنە پیر بوژنی نەهێنا بوو مەلاو خەڵک لە دەورەی کۆ دەبووە شێخ نیزامەدینی غیاسی ناو بوو عالمێکی گەورە بوو کتێبێکی لابوو لە کتێبەکەی نووسرا بوو 400 ساڵ لێرەوە پێش ئەمن چوو بە تارانێ یەک شیعی لێ نەبووە هەموو سونی بووە سەفەویەکان ئێرانیان کردە سونی شیعە بەڵێ بەڵێ کەواتە شیعە دروست کراوە بەڵێ دروست کراوە چۆن ئەوانەی تەفسیری قورئانیان کردووە هەموو سونی بوون وەکو قازی بەیزاوی لە شیراز مەلای شیرازی سونی بوو قازی بەیزاوی دانیشتووە کەواتە بەڵێ کەشاف شێخی کەشاف سونی بووە کەشافی داناوە 4 جڵدی گەورەیە لە تەفسیری قورئان کەواتە مامۆستا شیعە و حەزرەتی ئیمامی عەلی بەڵێ هیچ ڕابطێکیان نییە بێ هیچ ڕابطێکیان نییە لە ئیمامی عەلی هەی بۆ لەناو هەموو ئەو خەلیفانەیە ئەویان کرد ئەویان کردووە بە سیمبڵی هەر بۆەوەی لە ئیسلام جیاوە بن ڕقیان لە حەزرەتی ئەبوبەکر و عومەرە دەڵێن خەلافەتیان لە ئیمامی عەلی داگیر کردووە لەنا دەبوو ئیمامی عەلی یەکەم خەلیفە بێ ئەوان وا دەڵێن
زۆر باشە مامۆستا ئێمە لێرەدا کۆتایی بەم بەرنامەیە نین و لاڵقەی داهاتوودا باسی کۆمەڵێک گۆڕانکاری بە تایبەتی شۆڕشی ئیسلامی ئێرانەوەی کە هێشە پێڵێ شۆڕشی ئیسلامیەوەیشی تر ناوێکی تری لێنێ بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەی جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان دەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کوردە. بۆچی مامۆستا عیزەدین ڕووی لە کۆمەڵە کرد و پشتی لە دیموکراسی؟ شێخی سویتی لە میسر سویتی داناوە شەواهیدەکانی هەموو شێعری شاعیرەکانی کۆنە، بەڵام بێتوشی شەواهیدەکانی هەموو شێعری خۆنی. یونس سامەڕایی هەبوو لە زمانی مامۆستا مەلا کەریمیدا، ناوی جەماعەتێکی مەلای عەرەبی نووسیبوون، مامۆستا مەلا کەریمیشی بە عەرەب نووسیبوون. حکوومەتی ئێرانی هیچ پەیوەندی پێوە کردووی کە بگەڕێتەوە؟ لە ماوەی 20 ساڵدا تەنیا مەلا ئاوارەی ئەعدام کرد. خۆمەینی ڕۆژێ 200 کەس ئەعدام دەکات. ئێران دوێ دەکرد کە هیچ بدا بە کورد، لەناو کورد بەکەمیش ڕازی بوو.